هەرێمیش ڕایگەیاند دەمانەوێت کێشەکانی هەولێر و بەغدا لە چوارچێوەی دەستوردا چارەسەر بکرێن. دوای کۆبوونەوەکە نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئاشکرای کرد چەند هەوڵێکی جابی بۆ چارەسەری کێشەکانی هەولێر و بەغدا لە ئارادان وتیشی پێشوازی لەو هەوڵانە دەکەین و ئامادەین بەپێی دەستور کێشەکانمان لەگەڵ بەغدا چارەسەر بکەین و وەڵامی سەرجەم پرسیارەکانیان بدەینەوە. ناوراوتیشی پێشوازی لە قسەکانی مالیشی سەبارەت بە هەرێمی کوردستان دەکەین. ئێمە هەندێک ئیجابیات دەبینین لە بەغدا وەکو دەست پێشخەری ئەو نامەی کە جەنابی سەرۆککۆمار ناردوویەتی بۆ دەستپێکردنی گفتوگۆ لە بینی هەولێر و بەغدا کە ئێمە پێشوازیمان لێی کردووە و بەڕەسمیش وەڵاممان داوەتەوە. هەروەها ئەو قسانەی کە جێگیری سەرۆککۆماری عێراق جەنابی مالکی کردوویەتی و هەروەها عەلاوی دوای ئەوە ئێمە ئەمانە هەمووی بە ئیجابی دەبینین و وەکو هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم تاکید لەوە دەکەینەوە کە ئێمە دەمانەوێ کێشەکانی بینی هەرێم و بەغدا لە چوارچێوەی دەستوری عێراقدا چارەسەر بکرێن.